وڵا ئەمێ هەمیشە دژی هەموو دەستێژێک بووین کە کراوە سەر هەرێمی کوردستان چ تۆ باران بوو بێ و چ سنوور بەزاندن بوو بێ و ئێمە داواشمە کرد لە کاتی خۆیدا کە بڕیاری پەرلەمانی کوردستان لەو بارەوە جێبەجێکرێت کە بڕیارێکی هەبووە و پێویستە ئەمە حکوومەتی عراقی و بە هەماجێک حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە چارەسەر بکات چونکە بە پێی یاسای نێودەوڵەتی و بە پێی عورفی نێودەوڵەتی کە نابێ هیچ وڵاتێک سنووری هیچ وڵاتێکە ببەزێنێت نە بە تۆ بارانکردن و نە بە سنوور بەزاندنی هێزی پیادا با بۆ ڕاونانی معارەزە و ئۆپۆزیسیۆنەکانی خۆشی بێ ئەو وڵاتی کە هەیە بەرپرسیارە حکوومەت بەرپرسیار لەوەی کە ژیانی هاوڵاتیانی خۆ بپارێزێ و لێنەگەڕێ هیچ کەس سنوورەکانی ببەزێنێ. خۆی بەداخەوە بەردەوام سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان لەلایەن هەم زلهێزانی نێودەوڵەتی هەم لە دەوڵەتە دراوسەکانی هەرێمی کوردستان بەردەوام بەزێنراوە و بگرە زۆر جار دەستیان لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان و زیادکردنی باڵانسی هەندێک هێز لەسەر هەندێک هێزی تر کردووە ئەویش بۆ لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە و بەداخەوە هەرێمی کوردستان بۆتە مەیدانی تەرانتێنی دەستگا هەواڵگیریە نێودەوڵەتیەکان و ئەمە پێشێلکردنێکی ئاشکرای سەروەری و سیادەی عێراقا و ئێمە دوو جۆر هەم یاسامان هەیە لە پەرلەمانی کوردستان و هەم بڕیارمان هەیە کە ئەبێ هێزەکانی وڵاتانی دەرەوە لە خاچی هەرێمی کوردستان بڕۆنە دەرەوە و ئەبێ ڕعایەتی سەروەری هەرێمی کوردستان بکەین و ئەو بڕیاری کە لە پەرلەمانی کوردستانیش دەرچووە لە ڕاستیە بۆ ئەوەی کە هیچ هێزێکی بێگانە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا نەمێنێ بەڵام بەداخەوە ئەم یاسا و بڕیارانە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لەبەرەوەی ئەمە حکوومەتێکمان نیە بە ناوی حکوومەتێکی دام و دەستگا و حکوومەتێکی یەکپارچە و حکوومەتێکی خاوەن سەروەری و دەستوریشمان نییە لەبەرەوەی کە هەردوو زۆنەکە بە شێوەیەکی حیزبی دەبڕێن بڕێوە و ئەم مؤسساتانەی لە ناو هەرێمی کوردستانە هێشتا نەبوون بە دامەزراوەی نیشتیمانی. پێشتر ئێمە نەک فراکسیۆنی ئێمە بە ئیمزای پەرلەمانتاران داوامان کردووە کە گفتوگۆیەکی پەرلەمانی کوردستان تەرخان بکرێت بۆ دەستدرێژەکانی وڵاتی تورکیا لە ناو خاچی هەرێم و کوشتنی هاوڵاتیانی سیڤیل و مەدەنی بەڵام بەداخەوە ئەو یاداشتەی ئێمە لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە پشتگوێ خرا و نەخرایە ناو بەرنامەی کارەوە لەم خولەدا بەڵام پێمان وایە ئێمە ئەو بردومانانە بەردەوامانەی کە چەند ساڵێکەیە و پێشووتریش بەڕوونی وتومانە ئەمە دەستێوەردانێکی ناقانونی تورکیایە چەجار لە تورکیا بێت چای لە ئێرانەوە بێ جارجار لە خاک و سەروەری هەرێمی کوردستان و پێشووتر قەراری پەرلەمانی کوردستان هەبووە بۆ دەرکردنی هێزەکانی تورکیا جێبەجێ نەکراوە و ئێسەش لە عێراق و ئەم بابەتە ئەوروژێنرێ بێگومان ئەگەر قسە لەسەر هێزی دەرەکی بکرێت لای ئێمە هێزی دەرەکی هەموو یەکرێتەوە تورکیایە ئەمریکایە ئێرانە هەموو ئەمانە